لا توري دمي برنامج بانی باش کوردستان باز لەو کەمپینە دەکەین کە NRT ڕایگەیاندووە سەبارەت بە کۆکردنەوەی کۆمەک بۆ نەخۆشانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوادا باز لە چارەسەریەکان و گرانبوونی کە بەشێکیان باز لە گرانبوونی دەرمانەکان دەکەن و گەربێت و ئەو چارەسەری و دەرمانەیان پێ نەدرێت دۆخیان بەرەو کوێ دەڕوات هەروەها تا چەند حکومەت و خزمەتگوزاری سەرەتایی و کەرتی تەندروستی هاوکاری هاوڵاتیانن لە هەمان کاتدا جیاوازی مافی نەخۆش لێرە و لە ئەوروپادا و ئەمە بەسە و گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر بەختیار ئەمین باران پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسکوشکایی کە بەشێکی ڕاستەخۆ لە دانیمارک و لەگەڵمانە سڵاو لێبێت دکتۆر سپاس بۆی ئەم تەوارە لەگەڵ ئێمەدا بەشداریت. سڵاو لە بینەرانی NRT ئازیز و کەناڵی NRT خۆشەویست. سپاس بۆ تۆ. ئەمێ لەسەر تا سەرنجی تۆ بزانم سەبارەت بۆ کەمپینەی کە NRT ڕاگەیاندووە بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ نەخۆشانی شێرپەنجە هەروەها وەکو ئەزموونی خۆت لە هەم لە هەرێمی کوردستان و لە ئەوروپا مافی نەخۆش و جیاوازی مافی نەخۆش لێرە و لەوێدا. بەڵێ تەمان بەداخەوەم کەوا ئەرکی چارەسەری نەخۆش و چاودێری نەخۆش ئەرکێکی حکومەتە ئەوە ئەرکی گەل نییەکەوە پارە کۆ بکاتەوە ئێمە هیچ کاتێک لەم وڵاتە پارە کۆ نەکراوەتەوە بۆ خەستەخانە و بۆ نەخۆش هیچ کاتێک شتیوانە بووە چونکە ئەرکی حکومەت توایەکەوە چارەسەر دامین کا بۆ هەموو هاوڵاتیەکی خۆی لێرە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بڵێن ئەو کەسێک کە داڕێژەری فکری تازەی وڵاتی دەنیمارکە پرۆفیسۆرێکە کە قسم لەگەڵا کردوتی ئەساسی بنەمای وڵاتی ئێمە ئەوەیە کەوا نابێ هیچ کەسێک لە دوای خۆمانەوە بەجێ بیڵین don't leave anyone behind you وتی ئەمە ئەساسی بنەمای وڵاتی ئێمەیەکەوە نابێت حتا نەک کۆمەڵێک نەک گەلێک بەلکو تاکە کەسێک نابێ بەکاربێنێ جا ئەمە خاڵی یەکەم لە خاڵی دووهەمە هەموو هاوڵاتیەک بۆی هەیە لە 24 ساعاتە باشترین چارەسەر بڵێن یەکێک لە هەرە باشترین چارەسەر لە جیهانە باس ئەەکەم لێرە وەری بگرێ ئەگەر بەیانیان بێەوە دکتۆری تایبەتی ماڵەوەی خۆی هەیە هەر لە بەیانیانە تەواری هەیە بۆ حاڵەتی تەواری ئەو ئینە دووهەمیش لە عسرانە دکتۆری خەفەر و تەواری هەیە ئەمە خاڵێکیکە لە خاڵی سێهەمە کە باسی ئەەکەم ئەو چارەسەریکەوە وەرئەگیرێ بۆ هەموو هاوڵاتیانە من دوێنێ نەشتەرگەری ڕئیسی سەرۆکی سندیکای مهندسینی هەموو دانیمارکم کردووە کەوا هاتۆتە لام لە خەستەخانێکی ئامە عملیاتم کردووە لە ساڵی 2006 لە شاری ئۆغۆست بووم مەلیکەی دانیمارکەوەی ترجەناپلان مەلیکەیە ئەو مەلیکەیە لە ژوورێکە عملیات کرا لای ئێمە هەر لەو ژوورانە بوو کە نەخۆشەکانی کەیلەیە بەڵام تاکە فەرقی مەلیکە لەگەڵ نەخۆشەکانی کا یەکشت بوو هەر لە عینی قاوشە و عینی ژوور ئەوە بووکەوە ژوورەکەی تەنیا بوو لەگەڵ نەخۆشی کەیانە بوو ژوورەکانی کە هەبوودان یەک نەفەری بوو هەبوو دوو نەفەری وەڵام مەلیکە ژوورێکی یەک نەفەری وەرگرت و یەکێ لە حاشیەکەی لە بەدەرگاکە ئەوەستا بێبەوەی پرسیار لە کەسکە بۆ خزمە بڵێن بۆ ئینی مەلیکە وەکو مڕافقێک ئەوە هەموو فەرقی مەلیکە بوو لەگەڵ هەوڵاتێکی ئاساییە لەبەر ئەمە یەکێک لە خاڵەکانی کەی گرنگە لا یەکێک لە خاڵەکان فەرقەکانی کەوا لە کوردستانە و ئەگوزارێ خەستەخانەی تایبەتە لێرە خەستەخانەی تایبەت هەیە بەڵام خەستەخانەی تایبەت لە خزمەتی هاوڵاتیایە خەستەخانەی تایبەت بۆ ئەوە دروست کراوە کاتێکەوە هاوڵاتی ئێمە گەرنتی تریتمنتمانێت تریتمنت گەرنتی دوو مانگەواتە نەخۆشێت گەر جونگەی ئەژنۆی بسوێت و پێویستی بە گۆڕینی ئەژنۆی جونگە بێت بۆی هەیە ماتی نەخۆشەکەی کە بێت لە ماوەی 2 مانگە عملیات کرێ و چارەسەر کرێ من ئەو حاڵەتی هین باز ناکەم حاڵەتی سەرطان و حاڵەتی پەلە حاڵەتی ئەو نەخۆشیانی کەوا پەلە نییە ئەم نەخۆشە کە 2 مانگە ئەگەر لە خەستەخانەی حکوومیەکە لای ئێمە بۆمان نەکرا لە ماوەی 2 مانگە نەشتەرگەری بۆ بکەین بۆی هەیە بچێتە خەستەخانەی تایبەت لە خەستەخانەی تایبەتە ئەو پارەی کە ئەدرێ بە ئێمە بۆ چارەسەری ئەو نەخۆشە ئایا 2 دەفتەرە 3 دەفتەرە ئەدرێ بچی ئەدرێ بە خەستەخانەی تایبەتەکە و نەشتەرگەریەکە و خاڵێکی کرد گرنگە ئەویش ئەوەیەکەوە لە ئێرە و کوردستانە نەخۆشخانەی حکومی مستەوە ئاستێکی باشترێ لە خۆستەخانەی ئەهلی لەجگۆن نەخۆشخانە حکومیەکانە چەندین پرۆفیسۆر و کەسی گەورە و ڕاوێژکار لەگەڵمانە کارەکەن لە خەستەخانەکەی منە کە من لێوێمیشێک لە یەکێک لە 6 باشترین پرۆفیسۆری نەشتەرگەری ئێسک لە دانیمارکە لەگەڵ منایە ینی مەسنەوەیەکە لەگەڵمانایە کەوا کارەکات اینجا لەبەرەوە ئاستی بڵێن تا چەند ئەکە ئێمە تشێخینە سەر نەخۆشی شێرپەنجە تا چەند ئەو چارەسەریانەی کە وەکو لە سەرەتا ئەمەژۆ پێکرد لە جیهاندا چارەسەریەکان باشترن کاتە ئەمەوێت باسی ئەو چارەسەریانە بکەیت کە لەوێژدا لە ئەوروپاشدا بوونی هەیە و لە هەرێمی کوردستانیشدا
لە هەرێمی لە ئەوروپایە ئێمە بەداخەوەم ئێمە گایدلاین کە هەمانە لە ئەوروپایە گایدلاین لە کوردستانە نییە، ینی کوردستان وڵاتێکی هەڕەمەکیە، ینی نەخۆش بەکەیفی خۆیێت و ئەچێت و هینای لەبەرەوە لە کوردستانە تۆ هیچ هینەکرد نییە ڕەچاوکردنێک نیە، چونکە تا ئێستا سندیکا پارەیەکی زۆر وەرەگرێت، تا ئێستا سندیکا هیچی نەکردو بۆ ئەو گەلە. سەرۆکی سندیکاکەوا 30 ساڵە 40 ساڵە سەر کورسەکەی دانیشتووە لا ناچێ، هەر ماوەتەوەکو خۆی چونکە حیزب دایناوە. ئەو گایدلاینی کەوا لە کوردستانەوە لەو گایدلاین نییە، گایدلاینێکی حیزبیە، حیزب بۆ مەسلحەت و شەریکەکانی خۆی دایناوە. بەڵام لێرە وان نییە، لێرە من لە بواری خۆمە وەکو بواری نەشتەرگەری ئێسێک یان خێزام لە بوارگەری ژنانە جاری وا هەیە مەسەلەن ئافرەتێک دێتە لایە و یا کەسێک دێتە لای من گرەیەک هەیە لە لەشیە، گرەیەک ئەو گرەیە شوبهەی سەرەتانە، نەک سەرەتانە، شوبهەی سەرەتانە. لێرە یەکسەر جەڕەسی سوور لێ ئینێ، جەڕەسی سوور لێ دەرێت کەوا چییە؟ پێی ئەڵێن کراپاکەواتە ینی بڵێن ئینە حاڵەتی سەرەتانە. یەکسەر جەڕەسی سوورەکە لێ یەکسەر لە عینی ڕۆژە دەست ئەکرێت بە هەرچی تەحالیل هەیە بۆ ئەو نەخۆشە لە ئێمارسکانی و لە فحسەکانی کەیە ئەبێ بە زووترین کە لە خلالی 2 ڕۆژ 3 ڕۆژە دەرکەوێت کەوا سەرەتان یا سەرەتانیە، و لە خلالی ئەو 2 ڕۆژ 3 ڕۆژە کە هەمووی تەواو و دەرچ و سەرەتان بێت یەکسەر ئەچێتە عیلاجەوە. ئیتر هەرچی دابینکردنی خێزانە، ماڵە، پاکردنەوەی ماڵە، هەرچیە کە هەموو شتێکی بۆ کرێ بە ئەو نەخۆشە هەتاوەکو لە چارەسەرەکەی تەواو بێت. لێرە ئاوایە تەمان من لە کوردستانە بینی نەخۆشێکی تاقیدە سەرەتان لەم عیادە بۆ ئەو عیادە ئەو دکتۆرە بەڕێزانەی کەوا بەڕاستی ئیسیجابەیان باش بوونەوە بێڕەچاوی بکەم لە خەسەخانی هیوایان کە تەلەفۆنمان بۆ کردم باش بۆ ڕەچاوێکی ڕەچاوێن نەکرد بە پەلە نەخۆشەکان وەرەگرت لێمان، بەڵام نەخۆش فەقیرە لەوێ ون بووە لە کۆمەڵگایە و هیچ کاتێک حکومەت دەسەڵاتداران لەوێ باوکی نەخۆش نییە، ینی پەیوەندی بە ئەژنە بۆچی هەر عیبە، ینی هەر عیبە بۆ حکومەتی کوردستان کاتێکەوە کەمپی نەکرێ بۆ کۆکردنەوەی پارە بۆ نەخۆشخانە. ئەی حکومەتی کوردستان ئیشی چییە؟ ئەو باوکی میلەتە یان ئیشی چییە حکومەتی کوردستان لە ئەساسە؟ بەڵێ دکتۆر ئەمەی خوێندنەوەی تۆ بزانم سەبارەت بەم دۆخەی کە نەخۆشخانەی هیوا پێیدا تێدەپەڕێت وەروە ئەو دۆخەی کە تایەتی. وەڵای ئەو دۆخی کێسە تیاتی خۆی هەر دۆخی خەسەخانی هیوا و خەسەخانەکان دۆخێکی خراپە، چونکە سێکتەرەکان سەرکردە حیزبیەکان دانیشتن هەمویان بەیەکەوە لە چەندین جار دەستیان کرد بە گۆڕینی سیستمی تەندروستی سلێمانی، چونکە وەکو هەر لە کۆنە من ئامێژەم پێیاوە ئەوەیەکەوە ئەو پارەیەکەوە دەست ئەکەوێت لە دەرمانی ساختە و لە سنتەری سەحیە پارەیەکە زۆر زیاتر لە پارەی نەوت، لەبەرەوە ئەمان هاتوون ئەو سێکتەرەیان قۆڕ کردووە بۆ دەسەڵاتی حیزبی، مدیری سەحا، وەزیر، هەموو شتێک بە شێوەیەکی حیزبی دانێەوە. ئەگەر گوێڕایەڵی ئەو حیزبانە نەبێت بە هیچ شێوەیە لە شوێنەکەی خۆی نامێنێتەوە، ئیشی تەنها پاکانەیە بۆ ئەو دەسەڵاتە. یعنی من بیرمە خەسەخانەی هیوا کە چۆن سنووکەکەیان جی سنووقی پارەی یارمەتیەکان ینی حکومەت نەک باوکی ملت نییە، هات پارەی نەخۆشەکانیش دزیکەوە خێرەومەندا بووە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم من ئێستاش بیرمە حتا خەسەخانەی تعلیمی سلێمانی فرۆشرا بوو بە کەسێکی سەرمایەداری سلێمانی کاویش داخن. حتا اینجا لە دانیشتەکانە ئەوەیە واکرێکەوە چۆن خەسەخانەی حکومی وێران کرد. یەکێک لە وێرانکردنەکانی خەسەخانەی حکومی چی بوو؟ کەوا هاتنە و دەوامی دوای نوڕانی دکتۆریان دانا کەوا نەخۆش لە حکوومەتە بە پارە عملیات کرێ. ئەو ساکە خەڵکە چیە کرد کاتێکەوە نەخۆشەکە لە تایبەتە بە 1,500,000 عملیات دەکرێت، بەڵام لە حکوومەکان 1,200,000 لەبەرەوە نەخۆشەکەی جاخۆ نسبە خەسەخانە تایبەتەکە خزمەتکاری باشترە بۆچی لێ بێت هاتن هەرچی بەڵێ. کەواتە کەمبوونەوەی دەرمان و نەمانی دەرمان بۆ نەخۆشانی ژێرپەنجەوەکەوەی کە باز دەکرێت تا چەند ئەو نەخۆشانە بەرەو دۆخێکی خراپتر دەڕۆن، تا چەند دۆخەکان سەختتر دەبێت و ئاستانگ هەم لەسەر ژیانیشیان دروست دەبێت. من خۆم ئەمە یەکەم جارە باسی بکەم ئەو دەرمانەی پاکە تەسپیەکەی نانەکەلی کە دکتۆرە بەڕێزەکەی نەوەی نوێش دکتۆر کازمیش ئاماژی پێ من خۆم ئەو دەرمانە پێش دکتۆر کازم چوومە شەریکەکە لە شاری هەمبورگی ئەڵمانیایە دەرمانێ بوو کەوا دروست کرا بوو بە تایبەت بڵین دەسەڵاتدارانی کوردستان لەگەڵ شەریکەکە پەیوەندیان کرد بە شەریکە کەوا ئەو دەرمانە خراپانی کەوا ماوەتەوە یان ماوەدەکان خراپە دروستیکە لەبەرەوە ئەو پاکەتە کە دروست کرا بوو دەرمانی سەرەتانەکەی نانەکەلی کەوا هاتبوو ئەو پاکەتی دکتۆر کازم باسی کرد پاکەتەکە سپیە لە ناو شوشەیەکی تایە
شوشەکە کە کردمانەوە لە هامبۆر لە ناو شەریکەکە پیشانمان کە دەرمان کرد حەبەکان ڕەنگێکی پەمەیی کاڵ بوو ئەسڵەکە پەمەیی تۆخە دووەم ئەو شەریکەیە لە هامبۆرگا بۆی نییە هیچ حەبێک لە ئەوروپا فرۆشی چونکە سێرتیفیکەیتی نییە هەر لە ئەساسە سەرو ئەوەش هاتبوو سەر ئەوش تەزویری کردبوو شەریکەکە هاتبوو ئەو حەبەی دانابوو گۆڕی بووی لە مادەکە لەبەرەوە هەموو دکتۆرەکانی خەسەخانەی واونانەکەری هاوارێکا کەم دەرمانە جاران استفادەیە بوو ئێستا ئیسیفادەی نییە کاتێک کە من وەکو لە منظەمەکەمانەوە ڕێکخراوەکە ڕێکخراوی دژە دەرمانی ساختە چوومە شەریکەکە و فەحسمان کرد دەرمانەکە ساختە بوو جام دیری شەریکەوتی کە ئاخر کات دکتۆر تۆ ئەم کیاڵە کیمیاوی گۆڕاوە خستڵەی فیزیاوی دەرمانەکە گۆڕاوتم وتم کاکە کاتێ هەموو دەرمانێ خستڵەی فیزیاوی گۆڕا ئەکسپایرە بۆم دەرکرد لە هینا لە دۆکومنتە وتم کاتێک کەوا ڕەنگەکەی ئەگۆڕێت وردەبێ بەدەستەوە ڕقەکەی نامێنەوە هەموو خستڵی فیزیاوی و دەرمانە گۆڕاوە وتم وەلو ئەکسپایریش نییە وتی احتمال هەڵگیراوێ بەغەڵەت وتم باشە چه دەرمانێکی لە عالەمە پاکەتەکەی سپی بە هیچی لەسەر نەنووسرابێ نەخۆش چۆن ئەزانێ ئەم دەرمانە هیچوەیە چه شەریکێکەیە لە هەموو ژیانە دەرمانە دروستکە ناوی شەریکەی لەسەر دەبێت نەزانی شەریکێکە لە جیهانە ئەنی چۆن کاری وا ئەبێ لە ئەساسە تۆ دەرمانێکە خۆی هیچی لەسەر نییە نووسراو و هیچ نەنووسراوە هیچی شەریکێکە نووسراونای دەرمانەکە چیە لە ئەساسە لەسەری باش ئەمە کارێکە لە کوردستان ڕوویە و هەر ئەو کابرای شەریکەیە هاتە کوردستان ئەو دکتۆرە بەڕێزەیەکەوە سەری کەیسەکە بوو هێنا بۆ ئەڵمانیا و مداراتێکی باشی کرد و لە ئوتێلێکی باش دایانداو و کەیسەکە جارێکە ئەو دەرپاکە دەستپێ مەسەلەکەی حەل بووە و بەداخەوەم جارێکە و بێدەبوونەوە لەسەری لەبەرەوە ئەمە حاڵی خەسەخانی هیوا و خەسەخانی نانەکەلیە لە هەولێرە کاتێکەوە مدیر خەسەخانەیەک و کۆمەڵە کەسانێدان لێ پرژاودانشن دەرمانی تەزویر و ساختەیان بە نەخۆش وەحسابی ئەەکەن بە پارەیەکی زۆر لەسەر خەزینەی دەوڵەت بەڵێ ئەمێت شازی مامەڵاکردن لەگەڵ نەخۆشانی شەرپەنجە بزانم ئەبێت چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت هەروەها لە ڕووی کەنتی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستیەوە ئەبێت چۆن بێت والله وەکو باسم کرد لە ئەساسە هەموو کەسێکەوە کاتێکەوە زەنگی شێرپەنجە لێ ئەدرێ لە لەشیا پێش ئەوەشی حتا ئەگەریشا تاکیدی نیت پێویستە یەکسەر وەکو باسم کرد وەکو ئێرە لە ئەوروپا لە دەنیمارکە پێویستە زەنگەکە لێ بدرێ یەکسەر دەست بکرێت لە کێلای دووسێ ڕۆژە بەبێ هیچ پارەیەک تۆش کارێکی گرنگ ئەمەش باشە نەخۆش پارەی لەکوێ بوو فەقیرە بێ 10 ملیۆن 15 ملیۆن با بە فەقسات ئەوەشی نییە فەقیرە نەخۆش اینجا ئەمە ئەبێ یەکسەر دەست پێ بکرێت خەسەخانەی هیوا پێویستە هەموو کەلوپەرێکی تیابێت بۆ ئەو تاقیکردنەوەە بۆی تاکید بن کە ئەم نەخۆشی ئەوەیە ئەوە نییە اینجا حەڵ چارەسەریەکان پێویستە تیابێت بەڵام بەداخۆم حتا کارمەندانی خەسەخانی هیوا ئیهمال کراون کەسانێکی بەڕێزن باشن بەڵام ئیهمال کراون لەلایەن حکومەتەوە هەموو ئەرکەکەیان خستۆتە سەرکوێ سەرشانی دکتۆرەکان فەقیرانە ئەبێ محاولە بکەن پارە پێ بکەن لە خێرەومەند و بێن بە نەخۆش و لەگەڵ نەخۆشە احتمال هەندێک نەخۆشی قسەیان پێ بڵێ هەندێک نەخۆشی لیان تووڕە بێ تەحملی ئەو هەموو سەریەشەیەوی بکەن کە هەمووشی کارەکە کاری بڵێ دەسەڵاتدارانی کوردستانە لە ئەساسە ئەو پارەی کەوا ئەدزێ ئەوایە پێشێکی کەمی بدرایە زۆر کەمی بدرایە بەو نەخۆشخانانە بەداخۆم ئەو کارە وجودی نییە و ئەمە زەنگێکی خراپە کەوا لە چه وڵاتێکە هەیەکەوە بێ دەسەڵاتداران بەم شێوەیە نەخۆشەکانی شێرپەنجە بەم شێوە ئێمال کرێت کە کاتی نەخۆشی شێرپەنجە لە وڵاتە ئەفریقیەکانە کە من چوم ئێمال ناکرێ بەو شێوەیە لە وڵاتە ئەفریقیەکانە تەسەوور کە ئێمال ناکرێ بەو شێوەیە من چومەتە زیمبابوی زامبیا و شوێنانە چومەتە خەسەخانەکان نەخۆشی شێرپەنجە لە زیمبابوی کە وڵاتێکی فەقیرە یا زامبیا کە فەقیرن زۆر لە نەخۆشێکی کوردستان بەختەوەرترە و باشترە لە چارەسەرە بەڵێ ئەم شەو کەمێک لە کاتی خوێندنەوەم سەبارەت بە نەخۆشی شێرپەنجە باس لە دەرمانێک دەکرا گەر بێت و ئەو دەرمانە بنەڕەتی و سەرەکیەکە بەهۆی گرانبوونیەوە هاوڵەتیان بەردەستیان نەبێت دەرمانێکی لاوەکی ئەمە بزانم بوونی هەیە کە ڕۆژانە بەکاردێ بە شێوەی دەرزی گەر بێت و ئەو ئازارە لەو نەخۆشەدا کەم کاتەوە دوو لێرەوەزم خاڵەکەی جەنابەت تۆزێک بڵین ڕوون نییە چونکە ئازار دەرمانی ئازارەوە شتێکی کەیە دەرمانی ئازار ئەوە بابەتێکی ترەوە دەرمانی چارەسەری شێرپەنجە بابەتێکی ترە بەڵێ باز لەو دەرمانە لاوەکیە بکەم گەر بێت و ڕۆژانە بازەوە دەکرێت بە شێوەی دەرزی دەدرێت بە نەخۆشانی شێرپەنجە ئەوە بۆ چارەسەرە بۆ ئازاردی نازام ئەگەر بۆ چارەسەر بێت ئەوە بابەتێکی ترە دەرمانەکانی شێرپەنجە بە شێوەیەکی
گشتی جۆرە دەرمانێکی گرانە هەروەکو باسم کرد دەسەڵاتدارانی کوردستان پارەیەکی بێشماریان دزی بوو لەگەڵ ئەو شەریکە ئەڵمانیەکەوا لە هەمبۆرگە چونکە دەرمانەکانی زۆر گرانە نەخۆش ئیمکانێتی یعنی لەم ڕۆژانە نەخۆشێکی سلێمانی پەیوەندی پێوە کردم لەم ڕۆژانە کە باسی دەرمانەکان نرخەکەی شەنە بیرم بێت نرخەکەی ئەچوە چەند دەفتەرێک بۆ چەند فترێکی کەم دەرمانەکان اینجا ئایا کەسێک ئەمڕۆ بێموچەیە لە کوردستانە لە خانووی کریایە من نەخۆش هەبوو لە کوردستانە یان نەخۆشم ناسیبە لە کوردستانە فەقیرە بەهۆی چارەسەری خراپەوە پێشەوە خانووی خۆی فرۆشتووە ماڵی خۆی فرۆشتووە لەبەرەوە نەخۆشانی کەوا نەخۆشی شێرپەنجە بیرمان نەچێت نەخۆشی شێرپەنجەش کاویەک نییە لە پەنجەیە چاکی کەیتەوە چاوێتەوە بچێتەوە سەریشەکەی نەخۆشی شێرپەنجە واتە ساڵ دو ساڵ سێ ساڵ ئەخایەنی لەگەڵ نەخۆشە ئەمە قومارێک ئەو نەخۆشە فەقیرە ئەیکا هەتا پارە سەرکا زیاتر پاری زیاتری دێشێت دوای ئەوە جارێکیکە لەبەرەوە بۆیە ئەم باسی نەخۆشی شێرپەنجەکەین نەخۆشەکانی شێرپەنجە یەکەم فەقیرانە ئەزمەیەکی نەفسیانێ خوێن و خێزانیان چۆ دایکێکە شێرپەنجە هەیە مناڵە هەموو خێزانەکە تەوەقعەکە خوانە خواستە ئەو دایکە بمرێت کەی ئەمرێت باشە ئەمانە هەمووی ینی باری نەفسی ئێمە باری نەفسی ینی لەم ڕۆژانە من نمونەیەک باسکەم لەم ڕۆژانە نەخۆشیەکەم تۆجە تووڕە بوو لێم ئەم باسی مداراتی ئێرە نەخۆشیە تووڕە بوو لێم غەڵەت لە کارێکا تێگەیشت بوو کاتێک کە تووڕە بوو لێم یەکسەر تەلەفۆنیان بۆ کردم قسمەکەوتیان ڕۆژی دووشەمە پسی بۆ لای سایکۆلۆژی قسە سایکۆلۆژیستە ئەمە مەقسەم منە کە منکو دکتۆرێکە من هیچ مشکلێکشم نییە بەڵام هەرە بێت بسێجارە بچی سایکۆلۆژی قسەی لەڵا بکەی کەوا نەخۆشی لێت تووڕە بۆی هەدیبیتەوە وەکو دکتۆرێک ئێمە لێرە نەخۆشێکی شێرپەنجە یەکسەر هیچمان هەیە زەنگەکە زەنگی فالک ئینەکە فالکی قسمی سایکۆلۆژی یەکسەر زەنگەکە لێ ئەین نەخۆشەکە لەگەڵ کەس و کاری نەخۆشەکەچون بۆ لای سایکۆلۆژی قسەیان لەگەڵاکە بۆی هادییان کەنەوە جاریکە نفسیەتیان بڕتاکەنەوە مەقسەم بەس عیلاجەکە بەڵێ کارتی تەندروستی لە هەرێمی کوردستان چاوەڕێی ئایندێکی چۆن دەکرێت هەروەها بەرەوکوێ دەڕوات واللهی کارتی تەندروستی مادام حیزب و دەسەڵاتدارن و شەریکات ئیداری ئەکات مادام ئەمڕۆ وەکو هەموو جارێ وتومە مادام ئەمڕۆ نظامی دادگەری لە کوردستانە لەگەڵ نظامی حکم لەگەڵ نظامی عالامە هەمووی خۆر کراوە لەبەرەوە جاروبار ئەگەر بڵێن کەناڵێکی وکەن ئاقی بتوانێت بڵێن دەنگە ئازادەکان بگەیەنیە ئەمانە هەمووی قۆڕ کراوە لای حکومەتەوە لەبەرەوە کەرتی تەندروستی کاتێکەوە خۆرکرا دانیشتن لە نادی کۆمەڵایەتی مەسئولەکان و بەیەکەوە دانیشتن مەجموعەیەک و تەخطیقی خەسەخانەکانی سلێمانیان چی لێ بکەن و چی لێ نەکەن و چۆن وێرانی کەن باشە ینی ئەبێ ئێمە چاوەڕۆنی چه ئایندێ بکەین لە کوردستانە من ئەگەر لێرە دانیشم باسی سەریەشە و نەکبەتی خۆم بکەم لە کوردستانە لەو ساڵە قەت تەواو نابێت من هەر لە یەکەم ساڵە جەنابی دکتۆر ڕێکەوت و دوای دکتۆر بیراوتیان کاکە تۆ مەترێک مڕەبع شوێنت نابێت وە لە یەکێ لە خەسخانە حکوومەکانی سلێمانیە چونکە تۆ قسە ئەکەی نەقد دەکەی یەکەم شەو بیرمە یەکەم خەفارەتم ئێستش بۆ جەنابتان باسکەم لە کوردستانە دەنەخۆشی تاڕێ هەبوو دەنەخۆشی تاڕێ من جیازی مەوادی تعقیمی یەک نەخۆشم هەبوو لە خەسەخانەی تعلیمی سلێمانی وتیان بێت دکتۆر تۆ بڕۆی بەلای نەخۆشەکان پێیان بڵێ تۆ شەکرەکەت بەرزتەوان بەدرۆ تۆ تەقدیرت نادرێتێ مشکلە دێت ئەوە ئیلغایەکەی توت مەڵای کاکە گیان بە نەخۆشەکان درۆ ناکەم من ئەم هەموو ساڵە خوێنمە بەم عمرەوە ناتم درۆ بکەم وەڵاتم پێیانڵێ مەواد نیە لە خەسەخانە ڕاستیەکان پێڵێم ئەڵم کاکە من ئامادەم تابعین ئیشکەم بەڵام مەواد نییە ئێوتێ مەڵا کاکە جێگەت نابێتەوە لە سیستمی تەندروستی سلێمانیە تۆگە درۆنەکەی ئەمان هاتوون دکتۆرێکی فەقیر ئەگەر بێلایەن بێ حیزبی نەبێ دەری ئەکەن سەری ئەکەن بە قوڕا قەت ناتوانێت دکتۆرا وەرگێ قەت ناتوانێت دیراسات وەرگێ قەت ناتوانێت بێتەوە ناوشار هەر لادەی ئەڵەوە جارێکی کە لەبەرەوە ئەمان قۆرخ دەکەن اینجا سێری کە نظامی شەکاوە لە کوردستانە دکتۆری ئەگەر سیاسی نەبێ و عایدە دەسەڵات نەبێ 500 قەزەی شکاتی بۆینە ناو دارین سەحە و بانگیەکەن شەقشەقێنی پێەکەن دکتۆرێکی جەگەر حیزبی بێت دا کەس بکوژێ کەس نییە شکاتی لێ بکە ئەسەن شکاتی شکات کەزیی بۆ ناکرێ لەگەڵی جارێکی کە لەبەرەوە دکتۆرەکان وا پەروەردەکەن لە ئەساسە کەوا تۆ بێ گەندەڵ بی گەندەڵ نەبی لە وڵاتە جێگەت نابێتەوە باشە باسی دەرمانی تەزویر بکەیت جێگەت نابێتەوە ئەژنە کەسێکی وەکو من کاتێکە دەرکرام لە کوردستانە بۆ دکتۆرێ نەبوو دیفاعم لێ بکات چونکە دکتۆرێکی نەبوو دیفاعکە ڕۆژی دوای سەری ئەتاشتوی کەنە سەر جادە جارێکی کە بەڵێ ئەوە واقعی کوردستانە دادەگیان بەداخەوەم طبعاً ملت ئەبێ خۆی هەستێ خۆی چارەسەری مشکلەی خۆی کە ئەژنە باوەڕت بێ هیچ
چاوەڕوانیەک ناکرێت دەسەڵاتدارانی کوردستان چونکە دەسەڵاتدارانی کوردستان منۆکو لەو نامەیە لەسەر کەیسەکەی خۆم کە لە ئیتیحادی ئەوروپی و لە وەزاری خارجی دەنیمارکەوە بۆم هاتووە زۆر بەداخم و قسە یەکەم بە کورتی ئیتیحادی ئەوروپیڵێ ئەڵێ کاکەگیان کۆمەڵێ نامرۆڤ حکمی وڵاتەکەی تۆ ئەکەنی بەچیان لەگەڵاتی کۆمەڵێ نامرۆڤ بەڵێ زۆر جالبەر ئەو وەزاری خارجی دانیمارکی عینی قساکە جاری ئەمە ڕێی ئەوروپا لەسەر دەسەڵاتدارانی کوردستان نامەکان کەیویستان بە ئینگلیزی حەزەکەی نەشیگەن لە ئێنافتیابی بینیکەن بڵاویکەنەوە بۆتان هێنێرم باشە ئەمە ڕێی ئەنجالە بەرەوە چاوەڕیانە لێ ناکرێ بەداخەوە دەسەڵاتدارانی کوردستان بۆ هیچ چارەسەرێ بۆ مەسەلەی نەخۆشە کوردستانە چونکە ئیشەکان پارەتزیینە خۆیان. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار ئەمین بارام پسپۆڕی نەخۆشەکانی ئەسکوشکایی کە بشەیەکی ڕاستەخۆ لە دانیمارکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارەکە.